سبحان الله هەر شتێک لێی بترسی دڵت نامرتاح دەکات لە هەر شتێک بترسی نامرتاحە بیبی بەڵام ترسان لە خوای گەورە دڵت خۆشەکە دڵت مرتاحەکە ئەی زانایانی پێشوو بۆچی دڵیان خۆش بوو بۆچی مرتاح بوون چونکە ئیمانیان بەهێز بوو هەوڵیانەدا ئیمانەکەی خۆیان بەهێزکەن بەڵام ئێمە نامانەوێت ئیمانی خۆمان بەهێزکەین دەمانەوێت دنیای خۆمان بەهێزکەین ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئیمامی مالیک لەکوێ و من و تۆ لەکوێ کاکەگیان ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت ئەفەرمێ هەر کاتێ ئیمانم زەعیف بووایە حەستم کردایە دڵم ڕق بووە ئیمانم تۆزێک لاواز بووە ئەو ئیمانێکە ئێمە بەردەوام هەر لاوازە مەگەر کەسێکمان خوا ڕەحمی لێ کردبێ هەر کاتێ هەستم بە دڵڕەقی بکردایە و بە ئیمان لاوازی بکردایە ئەڕۆیشتم بۆ لای ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر دەڕۆشتم هەر سەیرێکم دەکرد لە دوورەوە دەگەڕامەوە تەواو ئیمانەکەم شەح نەبووە ئەوەیە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەولیاکانی خوا ئەوانن ئەمە تعریفی ئەولیایە یەکێک لە پێناسەکانی چەند نیشانەیەکی تیا یەکێک لەوانە ئەوەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەولیای خوا کاتێک کە دەیبینی خوات بیرەکەوێتەوە ئەوە ئەولیای خوایە سبحان الله بەس تەنها بە سەیرکردنێک ئیمانەکەی شەح نەبوو ئیمانەکەی بەهێزە بوو